خاڵۆ هەستایەوە سەر پێ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەر ئەو جێگایە. چی دەڵێ تاوڵە بێنین و زارەکان باوین. ئەزە لە خوارەوە چاوەڕێ دەکا. با چاوەڕێ نەکە با بڕوە با بڕوات. تۆ لەگەڵ خەڵەو بمێنەوە پەیامەکەم تێگەیشت. ئاوا خۆم شۆش کردو هاتین. دەی باشە من بۆچی بمێنمەوە؟ کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە. لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە. سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە. خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و پوشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە. باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاڵ وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە. لە تۆ پیاوە چەندە خۆش دەوێ؟ دەکرێ بێم؟ خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین. باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین. ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە؟ باوکە دەبێ و شۆربایە بخۆیت. زۆر جوان دەرچووە. ئێمە دەردەچین عەلی. باوکە تا دێینەوە شۆربایە دەبێت تەواو کرد بێ. دواتر لەگەڵی ڕێکەوە باشە؟ ڕێک نەکەوتین بەڵام با بڵێن ڕێککەوتین بچم. باشە کچم. بۆ خاتری من. ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەی لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ. بە هەر حەڵ گرنگ نییە. باش دەیناسێ. ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە. دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک. دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە. کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی لە شتێکی تێدەگەی. چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی. بە فێڵێکی بچووک هەر کاتە بیوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی. پیاوە کاتی بینانی بە دوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو. ئێستا فەرپوتێ بە یەک ئاوێنە چۆن سپۆر دەبێت؟ تۆ ئاوا دەڵێ بەڵام شتێکیش هەیە. ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە بەڵام ئێستا بە دوو ئاوێنە ئینجا و فەرپوتێ لێ دەرچووە. فروت خۆش بێت سێری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نی بکە کەس حساب بۆ نەکات. ئەوە سێری چی دەکەی بچکۆل؟ هیچ. خۆ جوانەکەت نییەوە لە خەڵکی دەکات سەیرت بکەن لەبەر بێسەروبەریە خەڵکی سەیرت دەکەن. کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە.
با پێت بڵێم دەزانم مەناقل لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بەس باپیورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم سیونە و نیو لەوانەیە تووشی گەشتێکە ئێدا چ دەبێ دەرمانی بۆ دەنووسن چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ 3-4 ڕۆژ خراپ سەرمای بووە خواب بکە ئاواز و هەستێتەوە کاکە بۆ تێکچووی داوەتێکی تایبەتیم کردووە حاکمەکانم داوەت کردووە پێویستە جەوێکی خۆش دروستکەین تاوەکو ئەو کارێک کە تێکەوتون زۆر نەخایەنێ ئێمەش خۆشی دەکەین هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ سەلما با سەلما بێینە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێریکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە ڕاستە سەلما بێئازموونە هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوە کە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە بەڵام هێشتا و مناڵە کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقات جۆش و خرۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بە بینینی شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون پێکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و فرۆش ڕاستەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم با ئەو سەلماش تاقی بکەینەوە من دەچم بە کچە تیمەکە دەڵێم بۆچی وەک مرۆڤی ئاسایی بە فڕۆکە نەڕۆیشتین ئزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە هیچ بربەستێک لە بەردەمتان نییە وان نییە گیانە ئیلا هەر دەبێ ببێ چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم ئەی لێی پەشیمان بوویتەوە؟ ئەو شتێک کە پێی دەڵێن ویجدان پێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکات پەشیمان بینەوە دەزانیم بە هۆپارێ چیم کڕی سەربەستیم ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆیەوە توانیم یاری بکەم توانای مرۆڤ بوونم کڕی مرۆڤایەتی شتێکی ئاوایە؟ ترساوی بە جۆش و خرۆش بوویت مەراقت کردووە کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە بەڵام ئەو سەربەستەی تۆ باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستمێنا منت ڕاستی کردووە منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەینتە دەستی جەنگیز خراپ نییە